لە بەڵخە پێشەوەی بگەیتە ناو بەڵخە لە وەزەرەی بەڵخە کە ڕۆی سەرەکەوی ئەلەویا گۆڕێک هەبوو من مناڵ بووم ئاهاتین من خوشکێکم لە بەڵخە شووی کردووە کە ئاهاتین بشین بە وەزەنێ گۆڕێ تقریبا دوو گەڕا بە زیاتر بەردی بچوو بچووک لەسەری کۆبوو بۆ یەکەم جار بوو بە پێ هاتم بۆوێ بینم بوتە ئەوە گۆڕە ژوورەکەیە هەر کەسێک وایە حەوت بەردی سێگرتایە لەو مەنتیقەی بەرد نەمابوو لە دوورەوە بەردمانە خستە گیرفانمان ئەچوون لێمانەدا وەکو چۆن شەیتان ڕۆژمەکرێ ئەمەی کێ بووە کەسێکی فەقیری ئەو مەنتیقەیە بوو لە زەمانی ئیسلام کە فتوحات هاتووە و سەریان کردو ئەلەویا شکاندویان لەوەی شەکوژرا ناوی سید سەلامە ئێستا و دارشەڵسیان بۆ کردووە و مەقبەرەی بۆ کراوە و کابرای فەقیرەکەی خەڵکی مەنتیقە گۆڕە ژوورەکەی بێژگە لە بەردەکانی وا بوو نەعلەتیشی لێ کرد